هونەرمەندی لاو یاخود یەکێک لە هونەرمەندە دیارەکان کە ئەویش هونەرمەندی دیار پەیوەنجافە ئێستادا میوزیک ڤیدیۆیەکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی کۆچی ئەبەدی بێگومان پەیوەنجاوێکێکە لە هونەرمەندە دیارەکان و خاوەنی چەندین بەرهەمی زۆر دیار و بەرهەمی زۆر جوانە بە تایبەتیش زۆرێک لە بەرهەمەکانی چەندین ڤیدیۆ کلیپی زۆر جوانی بۆ کردو و ئەم بەرهەمەشی یەکێکە لەو بەرهەمە نوێیانەی کە تێکستی شاعری لاو مازیار فایق و کاری میوزیک و میلۆدی و میکس و ماسترینی لەلایەن ئاریۆسەوە بۆ کراوە. دوای خەزانی کۆچی ئەبەدێ دڵنیا ناڕێمەوە چرای عمرم خامۆش ببێ هونەرمەند پەیوەنجاو لە نوێترین هەنگاوی هونەریدا میوزیک ڤیدیۆی کۆچی ئەبەدی لەسەر یوتیوب چەناڵی خۆی بڵاو کردەوە. کۆچی ئەبەدی تێکستی شاعری لاو مازیار فایق و کاری میوزیک و میلۆدی و میکس و ماسترینی لەلایەن ئاریۆسەوە بۆ کراوە. دەسا گوڵم ئەتاماوم ڕێگە مەدا دڵم بشکێ